بەڕێزان هەرسێ سەرۆکایەتەکەی عێراقی فیدراڵ، بەڕێزان هەرسێ سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان، بەڕێز نوێنەری تایبەتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق، لە کاتێکدا کە هاوڵاتیانی کەرکووک و دەوروبەری سەرقاڵی بەڕێکردنی ڕێوڕەسمی جەژنی قوربانن، ئالەم کاتەدا کۆمەڵێک لە عەرەبە هاوردەکان دەیانەوێت جارێکی دیکە پرۆسەی تەعریب لە کەرکووک دووبارە بکەنەوە. ئەویش لە ڕێی دەست بە سەرداگرتنی جارێکی دیکەی زەوی وزاری کوردانی ناوچەکە لە چەند گوندێکی سەر بە قەزای داقووق کە خاوەندارەتی ئەو گوندانە بە درێژایی مێژوو دەگەڕێتەوە بۆ کورد. ئێمە وەکو نوێنەرانی کورد لە کەرکووک ناڕەزایی خۆمان دەردەبڕین دژی ئەو جم و جۆڵانە بەو پێی ئەو کارانە نادەستورین و کێشەی زیاتر بە دوای خۆیاندا دەهێنن بۆ ناوچەکە. ئەوەی جێگەی نیگەرانیمانە ڕۆڵی نەرێنی ئیدارەی پارێزگای کەرکووکە کە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ کاراسانی بۆ هاوردەکان دەکەن و بە مەبەستی جارێکی دیکە هێنانەوەی عەرەبە هاوردەکان لە ڕێگەی ئاراستەکردنی نووسراوی پشتیوانی بۆ هێزە ئەمنیەکانی سنووری پارێزگای کەرکووک. هەر بۆیە داوا لە سەرۆکوەزیرانی عێراق بە تایبەتی دەکەین بەو پێیەی کە باڵاترین دەسەڵاتی جێبەجێکردنە لە عێراق کە بە پەلا چارەسەرێکی ڕیشەیی بۆ ئەم قەیرانە بدۆزێتەوە. و ئاگاداری هەموو لایەک دەکەینەوە کە ئەگەر ئەم دۆخە بە زووی چارەسەر نەکرێت ئەوە ئەم کێشانە بەردەوام دووبارە دەبنەوە و قەیرانی گەورە دەخڵقێنن و پێویستە سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی پەرلەمانی کوردستان چی دیکە کەم تەرخەم نەبن لە بەرامبەر ئەم جۆرە بەردەوامی پرۆسەی تەعریبە و بە جددی لەسەر کەرکووک و ناوچەدابڕاوەکان بێنە دەنگ.